ئەو چادرەشینەی کە دیارە بەردەم مزگەوتی گەورەی دەربەندیخانە، توانین بڵێن ناو چەقی بازاڕی دەربەندیخانە، کە 3 ڕۆژە لەوێ بە شێوازێکی مەدەنیانە مانگرتن بەردەوامە. و ئەم ناوەندەشی کە من لێی وەستاوم، یعنی ناوەندەکە دیارە کە چەندە لێرەوە دوورە، و ئەوەش هێزەکانی چالاکی مەدەنیەکانن. لە پشتی چالاکی مەدەنیەکانەوە نزیکەی هەڵە نەبم پێم وایە کە کیلۆمەترێک ئەبێت کاگاتە بەردەم بوومرگەکە، کە با بڵێن جادەی گشتی 30 مەتری، کە جادەی نێوان کەلار سلێمانی پێکەوە بەستێتەوە تا ئەوێ بێت. چالاکە مەدەنیەکان پاساویان بۆ تەقاندنی گازە فرمێسک ڕێژەکان ئەوەیە کاڵێن کۆمەڵە گەنج ویستویانە کە بەردەم بێنە بەردەم گومرگەکەەوە لەوێ جادەکە بگرن، بۆ ئێمە هەوڵمانیاوە کە ڕێگەیان لێ بگرین. لەبەرەوە ئێمە گازی فرمێسک ڕێژمان ڕشتووە، بەڵام ئەوان ئەگەر تەماشا بکەن لە بەردەم گومرگەکە نین، زۆر لە بەردەم گومرگەکە هاتوونەتە ئەملاترەوە، واتە لە بەردەم گەراجی بانی خەڵان هاتوونەتە ئەوێ، و لەوێشەوە هاتوونەتە هەتاوە کۆم مەسافێش هێزەکانیان هاتبوو، و لەوێەوە گازی فرمێسک ڕێژیان تەقان بۆ بەردەم چادرەکە، کە بەشێک یعنی هەموو ئەو خەڵکەی کە لەوانە بوو بەڕاستی ڕوبەڕووی ئازار بوویەوە، چاوی قورگی. لەبەرەوە ئەمە لایەنێکی گرنگە کە هێزە ئەمنیەکان بەشێک نەبن لە تێکدانی ئاسایشی گشتی شارەکە، و بەشێک نەبن لە تێکدانی مانگرتنی یان خەباتی مەدەنی دانیشتوانی خۆشەویستی شاری دەربەندیخان کە 3 ڕۆژە بەردەوامە. بەڕاستی دەسەڵات یان ئەگەر ئەوانەی کە بەشێکن لە دەسەڵات وەکو حیزبەکان، ئەوان گێرە شێوێنی نەکەن و دەستی تێکدەری نەخرنەوە خۆپیشاندانەکانەوە و بەدڵنیایی و خۆپیشاندانەکان بە شێوازێکی مەدەنیانە بەردەوام بوو و هەر بە بەردەوامیش ئەمێنێتەوە. بۆیە لێرەوە هیوادارم ئەم پەیامە بگات بە قایمقامی قەزای دەربەندیخان، بگات بە پارێزگاری سلێمانی، بگات بە بەڕێوەبەری ئاسایش، بگات بە بەڕێوەبەرایەتی پۆلیس و چالاکە مەدەنیەکان، کە ئەوان بەشێک نەبن لە تێکدان لە شێواندن. بەدڵنیاییەوە گەر ئەوان گازی فرمێسک ڕێژیان نەڕشتایەتە ئێرە، ئەوە خۆپیشاندەرەکانیش یان با بڵێن مانگرتوەکانیش بەم شێوازەی ئێستا نەئەشڵەژە و تووڕەبوونی لە لای ئێرە دروست ناکرد. بەڵام کاتێک ئەوان گازی فرمێسک ڕێژیان ڕشت، بەدڵنیاییەوە هەمومانیان تووڕە کرد.